یعنی هێشتنەوەی پرسوڕا بە یەک ناکەن بەڵام پیاوەکان پرسوڕا بە یەک دەکەن بۆی هاوڵێن ئێمە تا ئێستا لە ژنان سەبارەتێکی ترم سەبارەت بەوەی کە ئێوە ئەڵێن باسی ئەوە هەموو بوارەکان کرد دەبووی ئێمە بتوانین و هیوادارم ئێمە بتوانین لەژێر چەکی یاخوجیاکاری مەگەزی لەناو دامەزراوەبوونی لەو ڕێەوە لە سۆشیال میدیا ڕێگری لەم هەموو ئێمە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین نەڕاگەیاندنەکەوتێتەوە لێرین بە ئەوەیە کە کۆبوونەوەی تماشەوەی ئەم ڕۆژ بەڕاستی گۆڕین وشار کرد یعنی لە ڕابردوودا چۆن ژن شناسی خۆی دەشاندەوە بۆ ئەمڕۆ ئەوە گرنگە کە گوتاری میدیایی چۆن لە ژنێک کە لە نێزی سیاسی خۆی دەپارێزێت ناچێتە بابەتە استراتیژیکیەکان کۆمەڵگەی ئێمە یان بڕیارەکانی کۆمەڵگەی ئێمە لە بواری چۆن بڵێت ئۆبژە نیە بڵێن سۆبژە نیە ئۆبژێ لە بواری کۆمەڵایەتیشمانەوە لە بواری میدیاشدا هەتا ژن نەبێتە سۆبژە نەبێتە بکرد نەبێتە بۆ یان وەکو دەڵێ داینەمەی گۆڕانکاری بۆ هەنگاوی جەسارەتان ڕێبمان بە یەکێتی و بە میکانیزمی تێروتژی یان ڕێبازی جیاواز نەبێتە ئەوە پێمان گوتاری میدیایش ناتوانین گوتارە میدیای تەقلید دەباوە کلاسیکە لیبراڵە تێبڕین یعنی ئێستا بەڕاستی میدیای کوردی میدیای چەکی تایە میدیای لیبراڵی تایە میدیای سەرمایه‌گوزاری تایە بزنسەکان زیاد میدیای نەتەوەیی هەیە میدیای زۆر جۆر میدیامان بەڵام بە تێپەڕاندنی هەموو ئەو باگراوندە پاشخانە دەکرێت ئینسیاتیڤێک یان دەستپێشخەریەکی فراوان لە هەندێک ئاستا بکرێنەوە میدیاکاندا بۆ ئەوەی کە فەزای گشتی یان ژینگەی گشتی میدیا بۆ گوتاری میدیایی بگۆڕین یعنی هەندێک ڕۆژنامەنووس باسکەم کە تیرۆرکراوە لە سەرەتادا باسم کرد لە باشووری کوردستان نزیک 40 ڕۆژنامەنووس بەداخەوە سایەنسی تیرۆرکراوە بە کەسایەتی و بە فیزیکیش سراوەتەوە لە باشوور لە چواربەشی کوردستان دەگاتە 100 ڕۆژنامەنووس بەداخەوە کوردستان تا لەو هێرە بەهادین نوێترین یان تراژیدیترین بە ئامانجترین شۆخان حافظ یەکێک لە ڕۆژنامەنووسەکانی کە تیرۆرکرا سەدریا لە 2007 یان 8 هەڵە نەبوون دیسان لە هەولێر تیرۆرکرا شیفاگەردی ڕۆژنامەنووسێکی تر بوو کە لە مەیدانی جەنگدا لە پاکردنەوەی 2017 هەڵە نەبوون کانونی 2017 بووە یعنی زۆر ڕۆژنامەنووسمانن کاتێککە بە ئامان دەگیرێن لەبەری شەڕ لە ناوەندی شەڕ شتێکمان لەبەر چاو نەبێت یان بێ ئاگابین لەوەی کە ئێمە زۆر جار بۆی ئێمە بە خەڵک بڵێن یان بە بەرامبەرەکەمان یان بۆ کۆمەڵگەیە بڵێن ئێمە چۆن پێویستە خۆمان بسەلمێنین تەنها پێویستیمان بۆ نیە ڕۆشنبیری ژن باس بکەین یا مافەکانی ژن باس بکەین بەڵکو پێویستیمان بەوەیە ئێمە بەکردەی بیسەلمێنین ئێمە چین ئێمە چۆنین لەبەرەوەی ئێمە لە دوقعەیەکی جوغرافیا شان بەشان لەگەڵ پیاوە ئەڕۆین بە شان بەشان ئاشنابین بە مافەکان خۆمان یەکەمین جار بۆ پێم وا دەبکەین ئاشنابێت بە مافەکانی ئێمە وەدان بێت بە مافەکانی ئێمە ئێمە کۆمەڵ ڕۆشن هەیە کە ئەبێ ببینێت بۆ نمونە ئێمە بەکردەی ئەبێ بیسەلمێنین بیسەپێنین کە ئێمە چین و ئەو جوولانەی خۆمان ئێمە چین بۆ نمونە ئێمە لە ساڵان ڕابردووە ئێمە ژنانی بە ئێستاشەوە خۆشبەختانە ژنانێکی زۆر زۆرمان هەیە لە بوارە جیاوازەکانە کارەکەن هەر لە بڵێن بواری سیاسیەوە بیکە کە کۆمەڵی ژنمان هەیە کە ئەمە دیاریکراوە دواتر ئەچمە سەری کە ئەمە بۆچی ئێمە لە مەجارارە نەزەعیف بین لەگەڵ لە بوارێکی ترا بەڵام ئێمە لە ڕووی خوێنەوارەوە ئێستا ژنانێکی زۆر زۆرمان هەیە خەڵکی خوێنەوارە و لە جونگە هەستیارەکانە کارەکەن ژنانێکی زۆرمان هەیە لە مەجای پزیشکیە پزیشکی زۆر سەرکەوتن و ئەتوانن کاری زۆر باش بکەن و ژنانێکن جێدەستیان دیارە لە بواری ئەندازیاریە ئێمە ئەتوانین ساڵانە حەسەبی ئەوەی بەداخەوە ئێستا ئامارێک لەبەردەستان لێ حەق لە ڕاستیا زۆر گرنگ پێیان بتمەم خاتونانە بگینە هەر ئامارێکم لە زانکۆکان وەرەگرت کە ئێمە ڕێژەی ساڵانە ڕێژەی ئەو ئەندازیارانەی کە لە بەشی ئەندازیاری بڕوانامەی ئەندازیاری بەدەستێنن وەقارەکەن چەند زۆر بە هەمان شێوە خاتوپەیمان لەگەڵمانایە کە لە پارێزەرە و لە مەجای پارێزەرایەتیەوە زانمەگەرژنان لە بواری قانونا لە پیاو زیاتر لەبن شان بەشانی پیاوانن و ڕۆژانە کێشەکانی ئێمە لە دادگاکانە حلەکەن بە لێشاوێکی بێشمار ئێمە ژنی پەروەردەکانمان هەیە
لە خوێندنگەکانە لە ڕەوزەکانە لە دایانگەکانە هەموو ئەم ژنانە جێدەستی خۆیان لە ئەگەر بڵین بوارە گشتێکە بە مەجای خوێنەواری جێدەستی خۆیان دیارە ئەگەر بڕۆینە سەر بوارێکی تر کە بواری کارکردنی ژنە خۆشبەختانە لە بواری باوەڕێنیشە ئێستاژنانێکی زۆرمان هەیە کارەکان یعنی ڕەنگە بڕوانامەیان بەدەست نەهێنات بەڵام شتێشکەڵجیکرا هۆکارێکی سەرەکی ڕەنگی ئەوەی کە ڕەنگە هەموومان بە جۆرێک لە جۆرەکان بڵێن بەخنەمان هەبێت ئەوەی سۆشیۆل میدیا لە هەنێک بوارە زەرەری بە دۆزی ژن هێنان بەڵام من زۆر دڵخۆشم بەوەی کە هەر زەرەری بە دۆزی ژن نەگەیانەوە بۆ بازە جارێ زۆر قەڵەمی ژنی دەرخستووە زۆر ڕوویای پیاوانی بەرامبەر بە ژنان ڕەنگە گۆڕی دێ لەکامە پێویستی بە داتا و لێکۆڵینەوە ئەم حاسەیە کە پێویستە توێژەرەکانەکان بکەن و یەکێکی تر کە لە هەرە شتە گرنگەکانە بۆ بەدەستی کاری زۆر گرن بۆ ژنان چونکە کەم تا زۆر ئەوانە کەم نین کە ئەو ژنانەی ئێمە ڕۆژانە پەیجەکانیان فۆڵۆوەکەی و ئەچینە سەر پەیجەکانیان بەبێ ئەوەی ئەوان دوکانێکیان هەبێ بۆ کارکردن بەڵام لەناو بازاڕی کارەکان ئەمە زۆر زۆر دڵخۆشکەرە بۆ ئێمەی ژنان لەبەرەوەی اقتصاد یەکێکە لەو بوارە گرنگانەی کە پێویستە ژن خۆی دابنێت واتە بوونی ئابووری سەربەخۆ بۆ کۆکتۆرە ناوە ساداوی دەڵێ هۆکارێکی سەرەکی بۆ پێشکەوتن و هۆکارێکی سەرەکی بۆ سەر پێڕاوەستانیشە بەڵام ئێمە ڕەنگە لە زۆر بواری تریشە نەکە بواری تربەت و بواری بڵێن خوێنی بواری بەڵام ئێمە ڕەنگە دوو بوار هەبێت کە ئێمە وەکو ژن و نازانم ڕەنگە ئەوانی کە لەگەڵیشما دانیشتون هاوکارەکان بڵێن هاوڕا بهێڵما ئێمە لە مەجای سیاسەتە و لە مەجای تەحلیلی سیاسیە ژنمانە بەداخەوە یعنی هەتا من هەموو جارێک دەڵێم سیستمی کۆتا باشە بۆ مەرحەلەی خۆی زۆر باشە بەڵام ڕەنگە بە دوو شتی خراپ بێت یەکەم وای کردووە کە ژنانێک زۆربەی جار وەکو چەقەبووی هەردا بێت لە جێگایانە کامە ڕەنگە زۆر باش نەبێت دووەم وای کردووە کە زۆر جار ژن هەڵباتەوە لە هەنێ شت و هەنێ جار بڵێ هەر مندا ئەندێت ئەم ئیشە هەرێکە بەڵام بێ ئاگا لەوەی ئێمە چاوەڕوانێکی زۆر گەورەمان ژنانە هەیە کە لە جێگە هەستگارەکان هەیە و بە درێژایی چەند ساڵی ڕابردوو ڕەنگە من خۆمێکێک بووم لەوانەی کە زۆر دڵخەم و خەمبارم بەوەی زۆر یاسا هەیە هیوادارم پەیمان خان دواتر قسەی لەسەر بکە زۆر یاسا هەیە ئێمە ئایا بۆچی نەماتوانیوە پیاوەکان وا لێ بکەین پێڕوانینی پیاوەکان وا بگۆڕین کە شەڕی بێت زۆر نەگەڕاوەکان چونکە داڕشتنەوەی یاساوە گۆڕانکاری یاسایی زۆر گرنگە چونکە ئێمە گۆڕانکاریشمانەیە کە نەخوارەوە بۆ سەرەوە گۆڕانکاری کۆمەڵایەتیە کە لەوانەیە 30 بۆ 50 ساڵی پێویست بکە ئێمە کۆمەڵە پێوەری بەها ئەگۆڕین بەڵام گۆڕانکاری یاسایی کە لەسەر و بۆ خوارەوە وەکو یاسای 59 ئەو گۆڕانکاریە زوو دەستی دەبێت ناو کۆمەڵگەیان چونکە ئێمە پێویستیمان بۆ جۆرە گۆڕانکاریانە هەیە لە ناو کۆمەڵگەیان ئەمە هەموو ڕەهمی ئەوانە کە ئێمە بۆ نمونە ئەگەر بین لە بواری پزیشکی ئەمە بمانوێت پێڕوانینی کۆمەڵ بگۆڕین لە بواری پزیشکیا بۆ نمونە ئێمە جەراحی ژنمان کەم وەنیا کە عەمەلیەی جەراحی بکەن لە کاتێکە ئێمە ژن لە پلاستیک سێرجەریە لە ئەمەلیاتەکانە لەو ئیشانەی کە وردەکارە بە حکمی ئەوەی ئێمە حەزمان لە ئیشی وردەکاریە من تەسەوورەکەم لە مەجالی بڵێن نەشتەرگەری و ئەم جۆرە بابەتانەیە هەرچەندە من خەڵکێکی تۆبینی بۆ خەڵکی تۆبێ دوانە قسەی لەسەر بکە بەڵام من تەسەوورەکەم زۆر ئێمە باشتر بێت بەڵام بۆچی کە ئێستا ژن لە خۆی ڕانابینێت ئەبڕوە ئەمە تێپەڕێت یعنی هەموو وازانم هەموو ئەو خەبەرەمان بیست چونکە ئەو کەسانی کە لێرە دانیشتن حتمەن مهتمن بەو خەبەرانی کە لە ژن مەجالەکەی خانە سزادار ناجێ ئەبێت لە ناو یاسای ڕۆژنامەگەریە جێ ئەبێتەوە لە ناو یاسای تیرۆرا جێ ئەبێتەوە ئەچێت بۆ یاسای سزادان کە ڕەنگە لەبەر هۆکارێکی کۆمەڵایەتی بێ ڕەنگە لەبەر هۆکارێکی اقتصادی بێ لەسەر هۆکاری جیاجیا بێ بەڵام دیسانەوە تیرۆرە مەبەستم ئەوە نییە کە ئەم تیرۆرە ئەم پلەیەکە و ئەو تیرۆرانی تر لە دوو پلە سێن بەڵام یاساکانی کە ڕوبەڕووی ئەبینەوە یان خۆت ئەچێتە ناو ئەو چوارچێوەیەوە جیاوازە ئەوەی تر کە ژنانی ڕۆژنامە نووس بە دەقیقی ڕوبەڕووی هەراسانکردن ئەبنەوە ڕوبەڕووی گێچەڵ ئەبنەوە ڕوبەڕووی جۆرەکانی تری تند و تیژی ئەبنەوە لەبەر ئەوەی ژنن و لەبەر ئەوەی ڕۆژنامە نووسن ئەمە
بەداخەوە ئەکرێ بڵێ لەناو هیچ یاسایەکی تایبەتمەند دەرجێی نابێتەوە بۆ من لێرەوە ئێمە ناو یاساکان ئێمە یاسای ژمارە 35 ساڵی 2007مان هەیە کە یاسای ڕۆژنامەگەریە یاسای ڕۆژنامەگەری مافەکانی یاخود پارێزبەندەکانی ڕۆژنامەنووسانی لە بەشی پێنجەم لە حەسانەیە کە لە مادەی هەشتەمە لە 5 بڕگەیە دیاری کردووە بەڵام بەداخەوە هیچ کام لەو 5 با بڵێن بڕگەیە بە تایبەتی قسەی لەسەر مافەکانی ژنی ڕۆژنامەنووس نەکردووە یا حەسانەی ژنی ڕۆژنامەنووس نەکردووە کە چۆن بیپارێزێت بۆیە ئەمە یەکێکە لەو یاساکردنگانەی کە ڕۆژنامەنووس دایمە دەستی پێوە ئەگرێ و هەموو ناوەندەکان بۆ نمونە سەنتەری میترۆ بۆ نمونە ناوەندەکانی تری سەندیکای ڕۆژنامەنووسان زۆر پێداگیری ئەکەن لەوەی کە چۆن ڕۆژنامەنووس دەست بکرێت بە یاسای ڕۆژنامەگەریەوە بەڵام بۆ نمونە گێچەڵی تیان نییە کە بە ژنێکی ڕۆژنامەنووس ئەکرێت سزاکەی چی ئەبێت و چۆن مامەڵە بکرێت کە ئەمە یەکێکە لە بۆشاییە گەورەکانی یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە بۆیە لەگەڵ ئەوەی کە ژنێکی ڕۆژنامەنووس نازانێت چۆن کە کاتێک ڕوبەڕووی توندوتیژی ئەبێتەوە چی بکات یەکێک لە هۆکارەکان ئەمەیە چونکە ئەگەر بڕواتە سەنتەری میترۆش ئەگەر بڕواتە سەندیکای ڕۆژنامەنووسانیش دەقێکی یاسایی جدی نییە بۆ ئەوەی پشتیوانی لێ بکاوە دەستی پێوە بکرێت بۆ مافەکەی پارێزراو بێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان یاسایەکی تر کە ژنانی ڕۆژنامەنووسیش وەکو هەر کەسێکی تر ئەتوانن سوودمەند بن لێ یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە زۆر جار ئەو گێچەڵانەی کە ئەکرێ بە ژنی ڕۆژنامەنووس ئەگەر لەلایەن کەسانی ناو دەستگاکەیەوە بێت یا لەلایەن ئەو کەسانەوە بێت کە بۆ کاری ڕۆژنامەنووسی ئەچێتە لایەن و چاوپێکوتنیان لەگەڵەکەوە کاری ڕۆژنامەنووسیان لەگەڵەکە ئەتوانێت سوودمەند بێ لەم یاسایە و ئەو یاسایە بەڕاستی یاسایەکی زۆر زۆر باشەوە خەڵک ئەتوانێت لەناو دادگاکانە لەگەڵ من تێبینی زۆرم کە ڕەنگە بەڕێستان لە زۆر چاوپێکەوتن و وتارای لە من تابیست بێکە چەند ناڕازیم لە سەربەخۆنەبوونی دادگاکان چەند ناڕازیم لە سەروەرنەبوونی یاسا بەڵام لە هەندێک شوێنە هەر ئەتوانرێ دەستی پێوە بکرێ و ئەگەر ئەو کەسە شانسی هەبێ ئەوەی بەرامبەرێتی پشتیوانیەکی حزبی گەورەی نەبێ و ئەگەر ئەوەی کە گێچەڵی پێکردووە بەرپرسێکی حزبی نەبێت زۆر باشی ئەتوانێت سوود لەو یاسایە ببینێ من بۆ خۆم پارێزەری یەکێک لەو خانمە ڕۆژنامەنووسانە بووم کە لەلایەن خانمێکی تری ڕۆژنامەنووسەوە هەڕەشەی لێکرابوو یعنی مەزنی ئێمە دایمە خەیاڵمان بۆ ئەو بچێت ڕۆژنامەنووسی ژن ئیلا ئەبێ ئەوەی کە هەڕەشەی لێ ئەکات تەشیری پێ ئەکات هەر پیاو بێ لە بەشی زۆر زۆرا پیاوە بەڵام ژنیشی تیاە بۆ خۆم یەکێک لەو پیسانەیە پارێزەر بۆ ڕاستە بە تەنازول کۆتایی هات لەبەر ئەوەی کە هەڕەشەی لێکرابوو لە ئەخیرا لەبەر خاتری باوکی خۆش بوو لەو کەسەی کە هەڕەشەی لێکردبوو بەڵام ئەگەر خۆش نەبووایە سزا بۆ ئەو کەسەی کە دەرەچوو بەپێی قانونەکە بۆیە ئەمە یاسایەکی باشە ئەگەر ڕۆژنامەنووس شارەزایی هەبێ ڕۆژنامەنووسە ژنەکان شارەزایی تەواویان لەو یاسایە هەبێ و ئاگادار بن لە مادوو بابەتەکانی چونکە یەکێک لەو گرفتانەی کە ژن بە گشتی هەیەتی و لە ناویشیانە بە تایبەتی ئەمڕۆ کە باسەکەمان لەسەر ژنی ڕۆژنامەنووسە ژنی ڕۆژنامەنووسیش هەیەتی ئەوەیە کە شارەزایی تەواوی لەسەر یاسابەرکارەکان نییە لەسەر یاسابەرکارەکان نییە کە ئەو یاسانی کە مافی ئەپارێزێ بۆیە من کە ئێمە سەر شێوازی پاراستنەکان بۆ چارەسەرەکان بۆ ئەمانە چییە یەکێک لەوانە کە لە خاڵەکانە باسی یەکەم ئەوەیە کە چۆن ژنانی ڕۆژنامەنووس گرنگە هۆشیاریان هەبێت بەو یاسایانەی کە
ئەیکەن. ئێمە لێرە وەکو کۆمپانیای چەتر پانێڵێکمان ڕێخستووە لە دووەمین ساڵیادی تیرۆرکردنی هەردوو شەهیدان کوڵستان تاراوە هێرۆ بەهادین کە هاوکار و هەواڵ و هاوپیشە و هاوڕێگەی ئێمە بوون. ئەمڕۆ ئێمە بە باشمانزانی لە دومین ساڵیادا لە ڕێی پانێڵێکەوە بتوانین هەم لە ڕووی یاساییەوە کاری میدیاوە هاوکات ئەوەی کە ڕۆڵی ژنان لە ناو ڕاگەاندن و بەتابەتش لە ناو ڕاگەاندنی ئازادا پێویستە چۆن بێ بخینە بەرباس بە بەشداری چەندین کەسایەتی و هاوکات هاوپیشەکانی خۆمان لە کۆمەڵێک لە دەستگا و لە شوێن و ناوەندەکانی دیکەدا بتوانین کۆمەڵێک پرس لە چوارچێوەی کاری ڕاگەاندن و بە تایبەتی ژنان و بەشداری ژنان لە ناو ئەم بوارەدا چۆن دەتوانێت بە شێوازێکی سەلامەت بۆ ئەو تاکانی کە لەم بوارەدا کار دەکەن و هاوکات ئەو کۆدەنگێش کە پێویستە لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی گەلی کورد ئێمە دروست بکەین لە کاری ڕاگەاندندا بەوەی کە هەنگاوەکانمان لەم قۆناغی ئێستا کە گەلی کوردی تێدایە باشتر بچێتە پێش و هاوکات بتوان بە سەلامەتی ژنان لەناو ئەم بوارەدا کار سێ کەس ئەمڕۆ لە پانێڵەکەدا بەشداری دەکەن کە هەریەکان بەم ژار و تۆرێکی جیاوازە یان سنوورڕەحمان ڕۆژنامەنووس هاوکاری خۆمانەوە هاوکات بەڕێز پەیمان عیزەدین پارێزەر و هەروەها بەڕێز سارە کە مامۆستای زانکۆیە. ئیشێکی باشە ڕێگەی 1000 میل لە پێیەکەوە دەست پێکە ناتوانین بڵێن لەساسە هەموو شتێک چارەسەرە بێ بەڵام تا ڕادەیەکی باش ئەم پانێڵانە کاریگەریان هەیە. دووهەمین ڕۆڵی ژن لە ڕاگەاندنە هەموو کەسێک نەک ژن پیاویش حەزەکات ئیش بکا و هەوڵ باوە خۆی پیشان بات کە ئەویش ئەتوانێت توانای هەیە وانە بەڵام زۆربەی زۆری ڕاگەاندنەکان ڕۆڵی ژن قۆرخەکەن و ژن بەکارهێنرێت و ناشتوانین کۆڵی لەوە بکەین. زۆر جار ژنان خۆیان پشگیریەکی پیاوانە لە ناو دەستگاکە بۆ خۆیان فراهەمەکەن بۆ ئەوەی کە دوور نەخرێنەوە بۆی لە کارەکان بەردەوام بن. ئەبێت داری ئازادی بخوێن ئەو نەدرێ قەت بەرناگرێت یعنی ئەبێت قوربانی بیت ئەبێ قوربانی هەبێ چونکە ئەگەر قوربانی نەبێت ئەوانەی دواتر ناتوانن بگەن بەو ئاستەی کە خۆیان ئەیانەوێ یان بگەن بەو پلەی کە خۆیان ئەیانەوێ بۆیە ڕۆحیان شاد بێ و ناویان زیندووە. وا دوو ساڵ ئاست دەکەم کەیسەکەی هێرۆ و شەهید کوردستان لەسەر ڕەفەکانی مێژوودانراوە نییە ئەگەر ئەوان وایە هەر کەیسەکە لە هەمان خاڵ ئەوەستا یا ئەگەشت بە ئەنجام بۆیە ئێستا بۆ نەخشەکەی هەر شەهید بووە کەیسێکی لەم شێوە پارێزەرەکان یا ڕۆژنامەنووسەکان نەیگەین بە ئامانج ئێوە لای خۆتان ڕەشبینیە دروست ناکە کە هەست بکەن ئێوەش سبەینە شەهید بن وەکو هێرۆ کەیسەکەتان لە شوێنێک ئەمێنێتەوانی و خوێنتان بە هەدەر ئەوە لای ئێوە نابێتە خاڵێکی وەستان بۆیە بە ئەنجامگەیاندنی کەیسەکە و تاوانبارەکان بە سزای خۆیان ئەبێتە پلەبەندیە بۆ ئێوە بۆ هەر لانیکەم پلیکانەی ئێوە لانیکەم بڵێن خوێنی ئێمەش پارێزدا سبەینی ئەگەر ئێمە شەهید ببین خوێنان بە هەدەر ناچێت. دەستخۆش بوو بەدەمەوە هاتنتان بۆ پرسە گرنگیکی تایبەتی هەیە لەبەرەوەی ئەم چالاکیە لێرە کۆتایی نییە و لە ماوەکانی داهاتووە لەم جۆرە کۆبوونەوانە لە پرسەکانی ترا بەردەوامی هەبێت.